کتێبێک کە بە خۆشحاڵیەوە لە نێو یەکێک لە بە بڵین بڵاوکراوەکانی ئێستاە بڵین وەرگێڕێتە سەر زمانی کوردی و لە یەکێک لە پێشانگا کتێبەکانیشان لە شاری بە بڵین لە نێو وڵاتی ئەمانە دیارە بۆتە یەکەم یاخۆ بڵێن پرفرۆشترین لە نێو پێشانگاکەیە کە مەجێ خۆشحاڵیە دیارە ئەم کتێبانە گرێکی و بایەخی خۆیان هەیە لەلایەن وەرگێڕە کوردەکانەوە چجای ئەوەی کە کتێبەکە باس لە ڕەوشی وڵاتی عێراق بکات بە شێوەیەکی گشتی کتێبی سی عینیەکێکە لەو کتێبانەی کە لە ئێستاە بە بڵین کاری وەرگێڕانی بۆ ئەکرێت و لایەنێکی زۆر نزیکە بە زمانی شیرینی کوردی بڵاو ئەکرێتەوە دیارە ئێتەها یەکێکە لە نووسەرەکان بەڵام زۆرینەی نووسینەکانی ئەم نووسەرە خۆ بڵێن ئەم کەسایەتیە سیاسیە و لە ئێستاە یەکەم ڕۆمانی خۆی بڵاو ئەکاتەوە کە باس لە بارودۆخی بە بڵین ئەم چەند ساڵی پێشووی عێراق ئەکات و دیارە سین و عینیش ئەوەی کە خۆی لە چاوپێکەوتنەکانە ئاماژەی پێکردووە دوو بابەتن کە ئەوێت بە بڵین نووسەر خۆی لە نێو کتێبەکەیە خۆ بڵێن ئەفۆن و خوێنەر خۆی لە نێو کتێبەکەی جارێکی تر بە بڵین کاری لەسەر بکات و خۆی بە دوای ئەو وشەنهێنیانەیە بگەڕێت کە لە نێو ڕۆمانەکە دیارە ئەم بابەتانە زۆر کات یاخود پرفرۆشی یاخود ناوەڕۆکی یاخود زۆر جار هەیە وەکو ئەبینین کە ناونیشانی کتێبەکان وا لە بەشێک لە وەرگێڕە کوردەکانە کات کە ئەم کتێبانە وەرگێڕنە سەر زمانی کوردی لە ئێستا زۆر بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێز نووسەر وارووا وەرگێر محەممەد عەبدوڵڵا کاری وەرگێڕانی ڕۆمانی سیاعەیە کات کە لە نووسینی دکتۆر ئایات تەهایە. پێشانگەی نێودەوڵەتی ئەمان بۆ کتێب لە ڕۆژی 1 تشرینی یەکەمی 2021 دەستی بەکارەکانی کرد چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوەی عەرەبی و جیهانی تیایدا بەشدار بوون. ڕۆمانی سینعین کە نووسینی دکتۆر ئایات تەهایەکێک بوو لە کتێبە دیارەکانی پێشانگەکە و ناوی لە لیستی کتێبە پرفرۆشەکانە بوو. ڕۆمانەکە یەکەم کاری ئەدەبی نووسەر ئایات تەهایە کە پێشتر چەندین کتێبی یاسایی لە بواری تایبەتمەندی خۆیدا بڵاو کردێتەوە. ڕۆمانەکەش دووجار لەلایەن دارالئەیام ئوردونی و دارئەشور بانی پالی عێراقەوە چاپ کراوە. پرۆژەی وەرگێڕانی ڕۆمانەکە لەلایەن محەممەد عەبدوڵڵا نووسەر وەرگێڕەوە لە ئێستادا کاری لەسەرەکرێت و لە ماوەی داهاتوودا لە سلێمانی چاپەکرێ. ڕۆمانی سینعین ڕۆمانێکی کۆمەڵایەتیە باس لە ژیانی خەڵکی عێراق ئەکات و جوانترین قوربانیدان باسەکات لە پێناو نیشتیمان و وڵاتە.